بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت کاتژمێر چواری تەواو و ڕۆژێکی نوێیە لا مۆندیال شۆ لەگەڵ محەممەد بەیەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئەمڕۆژ دەستپێکی بەڕێوەچوونی یەکەم یاری قۆناغی چوارگۆشەی زەڕینی مۆندیالیە کە تێیدا هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و ئیسپانیا لە یەکێک لە ڕوبەڕبوونەوە تایبەتمەندەکان دوو وڵاتە هاوسێکە لە ڕوبەڕبوونەوەیکی تاو ئەوروپی بەیەکدا دەگەن و ئەم شەو یەکەم نوێنەری یاری کۆتایی مۆندیالی 2026 بە دیار دەکەوێت. دەپرسینەوە لە دوای ساڵی 2002 فەڕەنسا ئیسپانیا جارێکی دیکە یاری کۆتایی دەبینێتەوە یاخودەوە تا فەڕەنسا بۆ سێم مۆندیالی لەسەریەک دەگاتەوە یاری کۆتایی مۆندیال و ڕیکۆردێکی تایبەتمەند و مێژووی بۆ خۆی دەنووسێتەوانێت کامەش دەبێتە تایبەتمەندیکی گەورە بۆ هەڵبژاردەی فەڕەنسا. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆم کۆمەڵێ ڕوودا و کۆمەڵێ بابەتی مێژووی تێدایە، لەوانەش تایبەت بە یاریزانی فەڕەنسی و تایبەت بە یاریزانی ئیسپانیش و بە تایبەتی چیرۆکی لامین یاماڵ. پێکەوە سەیری بەرگەکانی ئەمڕۆمان دەکەین بابزانین ئەمڕۆ مۆندیال شۆ لەسەر چ بابەتێک دەدوێت. فەڕەنسا و ئیسپانیا ڕوبەڕبوونەوەی نێوان دوو وڵاتی دراوسێ، کۆمەڵێ داتا و ئامار، کۆمەڵێ ڕووداوی جوگرافی، کۆمەڵێ ڕووداوی مێژووی لەم بابەتەیە هەیە پێکەوە باسی دەکەین. مامۆستایەکی کیمیا داوەری نێوان فەڕەنسا و ئیسپانیا دەکات، ئەمیش بابەتێکی سەرنجڕاکێشە قسەی تایبەتی لەسەر دەکەین. بابەتێکی زۆر سەرنجڕاکێش و تایبەتم هەیە کە شتێکی جیاوازە، ئەوش چییە؟ چیرۆکی ناونانی لامین جەماڵ یاخود لامین یاماڵ لەلایەن باوکیەوانێ. ئەم چیرۆکە چییە و ناوەتاوەکەی لامین چییە؟ قسێکی تایبەتی لەسرە، دوای پێکەوە باسی دەکەین و ڕووداوێکی تایبەت و گرنگە. ئەمپاپێ و دێمبڵی خۆیان لەگەڵ ڕۆناڵدۆی دیاردە و ڕیڤالدۆ یەکسان کردەوە. ڕۆناڵدۆ و ڕیڤالدۆ خۆتانزان لە مۆندیالی 2010 ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لەوەی کە دەستکەوتەکەیان بۆ تیپەکەیان بەدەستێنا و توانیان نازناوی مۆندیالی بۆ خۆیان دەستەبەر بکەن. بۆیە ئێمە قسەی تاو لەسەرم بابەتانە دەکەین و دڵنیابن لەوەی بەرگەکان زۆر تایبەتە. سەرەتاش دەچینە سەر دەستپێکی یاریەکانی قۆناغی چوارگۆشەی زەڕین. ئەم شەو یاریەکمانەیە ئەنجام دەدرێت. ئەم شەو کاتژمێر 10 شەو هەڵبژاردەی فەڕەنسا ڕوبەڕووی هەڵبژاردەی ئیسپانیا دەبێتەوە لە یەکەم یاری قۆناغی چوارگۆشەی زێڕینی یاریەکانی مۆندیالدا و ئەمە یاریکی تایبەتمەندە و ڕوبەڕبوونەوەیکی تایبەتمەندە لە نێوان دوو هەڵبژاردەی ئەوروپی کە لە ساڵانی 24 و 21 و 25 ڕوبەڕووی یەکبوونەتەوە. ساڵی 2026 جارێکی دیکە ڕوبەڕووی یەکبوونەتەوانێ کە کۆمەڵی ڕووداوی تایبەت هەیە پێکەوە قسەی لەسەر دەکەین و دەچینە سەر بابەتەکانیان لەسەر ڕوبەڕبوونەوەی فەڕەنسا و ئیسپانیا. قسەمان لەسەر ڕوبەڕبوونەوەی فەڕەنسا و ئیسپانیا درێژەی دەبێت و دەچینە سەر ئەم ڕوبەڕبوونەوەی کە هەم ڕوبەڕبوونەوەیکی جوگرافیە و هەم ڕوبەڕبوونەوەیکی مێژووی و تایبەتمەندە. دەچمە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەم. فەڕەنسا و ئیسپانیا ڕوبەڕبوونەوەی دوو وڵاتی دراوسێ. ئەگەر جوان لە نەخشەکە ورد بنەوانێ سەیرە بکەن، ئەوە فەڕەنسایە مارسیلیا ببینن، دەبینن مارسیلیا کەوتۆتە چ شوێنێکەوانێ. ئەمەی خواری ئیسپانیا واتە وڵاتی هاوسێن و دەبینن بەرشەلۆنە لەکوایە و هەروە ئەندۆرا لە سنووری نێوان ئەم دوو تیپەیە کە ئێستا ژێرارد پیچیش ئەندۆرا ینی هەنێ جار وەکو هەڵبژاردەیەکیش دەردەکەوێت تیپێکیان دروست کردووە بۆ خۆیان، چونکە هاوبەشیەکەی لە نێوان فەڕەنسا و ئیسپانیا. ئەمە شێوەی فەڕەنسا و ئیسپانیا کە چەند خاڵی هاوبەش لە نێوانیانە هەیە و پێکەوە باسی دەکەین. ئەو نێوەندەی نێوان فەڕەنسا و ئیسپانیا چیە؟ بابەتەکەمان دەست پێ دەکەین. 623 کیلۆمەتر هاوسنووریمان هەیە لە نێوان فەڕەنسا و ئیسپانیایە کە ئەمە چییە؟ چیاکانی پێرێنێ. ئەم زنجیرە چیایە؟ وەک سنووری سروشتی گەورە لە نێوان هەردوو وڵاتدا و سنووری هاوبەشی نێوانیان 623 کیلۆمەترە. دەوڵەتی بچووکی ئەندۆرا لە نێوانیاندایە لە ڕووی سیاسیەوە بە هاوبەشی بەڕێوەی دەبن. ئەو ئەندۆرایی کە دەیبینن ڕێک لەسەر سنوورەکەی، یعنی جوان دیقەت بن ڕاستەوخۆ لەسەر سنوورەکەی. ئەم ئەندۆرایە کەوکو پێم وتی هەنێ جار و کۆڵبژاردە ژیارەکە کە عراق پێش مۆندیالی لایەنەکانی لەگەڵ ئەندۆرا بوو بە هاوبەشی فەڕەنسا و ئیسپانیا بەڕێوەیە بن. ئێستا دەچینە سەر هاوبەشەکە بابزانین چۆنە کە ئەم وڵاتە کەوێتە ناو جەرگەی چیاکانی پێرێنی خەریب و بشکەوین. دەوڵەتێکی بچووکیە بە ناوی ئەندۆرا کە لە ڕووی سیاسی و لەژێر سەرپەرشتی هاوبەشی هەردوو وڵاتدایە و
سەرۆکی فەڕەنساش یەکێکە لە شازادەکانی ئەندۆرا. دوورگەی فیزانەتیش یەکێکە لە سەیرترین دیاردە جوگرافیەکانی گیان. ئەم دوورگە بچووکە 6 مانگ لە ژێر دەسەڵاتی ئیسپانیادا و 6 مانگی تر دەکەوێتە ژێر دەسەڵاتی فەڕەنسا. واتە لە نێو ئەندۆرا دوورگەی فیزانێتمانەیە کە 6 مانگ مولکی فەڕەنسیەکانە، فەڕەنسیەکان بەڕێوەی دەبن، دوای 6 مانگەکە فەڕەنسیەکان دەکشێنەوە دووە ئیسپانیەکانیانەوە سەر حکم و ئیسپانیەکان بەڕێوەی دەبن. ناوچەی باسک، طبعا ناوچەی باسک هەرێمێکە، خۆتان زانی ئیسپانیاش بەشێکی هەرێمیە، هەرێمی پەمپلۆنای هەیە، هەرێمی کەتەلۆنیای هەیە، هەرێمی ئەندەلوسی هەیە، هەرێمی باسکی هەیە. ئەمانە زۆربەی زۆریان و کۆرێمی مامەڵیان لەگەڵاکێ. ناوچەی باسک لە ئیسپانیا دەکەوێتە باشوورە و هەرێمێکی سربەخۆیە. بەس ئەم ناوچەی باسکە هەم لە فەڕەنسا ژەمانە دەکەوێتەوە باکوور و سربەخۆنی، ینی سێریکە باسکەکەی ئیسپانیا سربەخۆیە، باسکەکەی فەڕەنسا سربەخۆنی. و بۆ زانیاریشتان ئێمرێک لاپۆرت یەکێکە لەو یاریزانانەی کە خەڵکی هەرێمی باسکە، باسکی فەڕەنسیە، بەڵام یاری بۆ هەڵبژاردنی ئیسپانیا دەکات. واتە ئێمرێک لاپۆرتی بەرگری کار دەیتوانی یاری بۆ هەڵبژاردنی فەڕەنساش بکە، بەڵام ئەو ڕەتی کردوانێ بە حکمی ئەو یعنی سێریکە چی دیقەت بە ناوچەی باسک لە ئیسپانیا چونکە سربەخۆیی هەیە. لاپۆرت دواتراتە نێو باسکەکەی ئیسپانیاوانێ و لە باسکەکەی ئیسپانیا لەگەڵ بلباو ڕۆڵی جێڕا و دەوری چێزەوە بە حکمی و سربەخۆش بڕیاری داری بۆ ئیسپانیا بکە. یاریکردنی بۆ فەڕەنسا ڕەت کردەوە چونکە ناوچەکەی باسکی فەڕەنسا سربەخۆیی نییە. باش، ئەمە لە ڕووی جوگرافی ئەوانێ هەموو شتێکم لەسەر فەڕەنسا و هەروەها ئیسپانیا بۆ باسکردن کە ئەمە بابەتەکانی نێوانیانەوە خاڵاو بەشەکەش و کوتم ئێستا ئەمرێک لاپۆرتە کە فەڕەنسیە بەڵام یاری بۆ هەڵبژاردنی ئیسپانیاکە. 5 گرنگترین ڕوبەڕووبوونەکان یاخودها ئەم هەڵبژاردانە چۆن ڕوبەڕوو بوونەتەوانێ. ئیسپانیا و فەڕەنسا 38 یاریان لە مێژوودا بەرامبەر یەک ئەنجام داوە. طبعا سەروەری لای ئیسپانەکانە، ئیسپانیا 18 بردنەوەی هەیە لە بەرامبەردا فەڕەنسا 13 سەرکەوتنی هەیە. ئیتر ئۆتۆماتیکی 13 دۆڕانی ئیسپانیا 18 دۆڕانی فەڕەنسا وە لە 7 یاریشدا ئەم دوو تیپە یەکسامون. گرافیکی دواتر لەسەر ڕوبەڕووبوونەوەی فەڕەنسا و ئیسپانیا. طبعا لە پاڵەوانێتی یۆرۆ ئەم دوو هەڵبژاردەیە 5 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە، 5 جار، 2 جار ئیسپانیا بردوێتەوە، 2 جار فەڕەنسا بردوێتیاوانێ و یەکی دوو شکستیانەوە لە یاریکیشدا یەکسامون. من خۆم لە ڕوبەڕووبوونەوە یۆرۆیەکانی فەڕەنسا و ئیسپانیا دیارترین ڕوبەڕووبوونەوە کەوە بیرم بێ ساڵی 2000 یاریکی زۆر سەرنجڕاکێش، یاریکی زۆر دراماتیکی کە ئەو کاتە فێرناندۆێرە و هێلگێرا و مێندێتا و ڕاول گۆنزالێس و مۆریانتس و ئەلفۆنسۆ و یعنی کۆمەڵە یاریزانی گواردیۆلا و کۆمەڵە یاریزانی زۆر باش لە ئیسپانیا بوون. جیلی ئیسپانیاش جیلەکەی ویلتۆرد و زیدان و هێنری و تریزیگە و لۆران بلان و تورامۆم یاریزان نەبوون. یەکێک لە هەرە سەرنجڕاکێشترین یاریەکانیان کرد لە یۆرۆی ساڵی 2000 کە بەلجیکا و هۆڵندا پێکەوە میوانداریان کرد. یارەکە 4-3 لە سوودی فەڕەنسا بە کۆتات کە زیدان لە یاریە لەدانێکی ڕاستەوخۆشی کرد. ڕاول گۆنزالێس لەدانێکی سزای لە کۆتایەکان لەدەستا. ئەوە من یەکێکە لە سەرنجترین ئەو یاریانەی کە لە نێوان فەڕەنسا و ئیسپانیا بینیومە لە مێژوودا کە یەکێک بوو لە خۆشترین ئەو یاریانەی کە لە تۆپی پێدا بینیومە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ چەند بۆ 26 ساڵ بەر لە ئێستا ساڵی 2000. باش، گرافیکی دواتر گرنگترین 5 ڕوبەڕووبوونەوەی نێوانمان هەیە لە نێوان فەڕەنسا و ئیسپانیا. لە مۆندیالی ساڵی 2006 ئەم دوو تیپە ڕوبەڕووی یەک بوونەوە. سەرەتای دروستبوونی جیلەنیۆکەی ئیسپانیا بوو و فەڕەنساش ئەو کاتە بوو کەیتر زیدان گەڕابەوە بۆ هەڵبژاردەکە و سەرکردایەتی فەڕەنسایە کرد. ئیسپانیا لەم یاریەدا ڕوبەڕووی شکستاتەوە، زیدان شکستی پێێنان و ئەنجامەکان بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردەوانێ. بەڵام گرنگترین یاری نێوانیان یاری کۆتایی یۆرۆی ساڵی 1984 کە فەڕەنسا بە 2 گۆڵی بێ وەڵام سەرکردن بەسەر ئیسپانیا تۆمار دەکات کە ئەمە یەکەم یاری فەرمی نێوانیان بوو. میشێل پلاتینی بە لێدانی ڕاستەوخۆ فەڕەنسای پێشخست و بۆی هەڵەیەکی مێژووی ئارکۆندای گۆڵپارێز بۆ یەکەم جار کەڵەشێرەکان بوونە پاڵەوانی ئەوروپا. وەکو پێموتن لە قۆناغی 16 مۆندیالی فەڕەنسا و ئیسپانیا ڕوبەڕووی یەک بوونەوە 3-1 فەڕەنسا سەرکەوتنی تۆمار کرد ئەگەرچی ئیسپانیەکان بە گۆڵێکی دەڤید ڤیا پێشکەوتن، بەڵام ڕێبری و پاتریک ڤێرا و زێنەدین زیدان یاریەکان هەڵگێڕا و ئیسپانیان لە مۆندیال بێبەش کرد. دواتر فیناڵی خولی نەتەوەکانی ئەوروپای 2021 ئیسپانیا فەڕەنسا
ئیسپانیا بە گۆڵێکی ئۆریازابال پێشکەوت بەڵام کەریم بنزیما و کیلیان مباپێ توانیان نازناوەکە بۆ فەڕەنسا بنە و دووەم دەستکەوتی سەردەمی دیشام تۆمار بکەن. جەنگە تازەکان چین؟ تاوانەوەم باسی جەنگیشی کۆنی ترم بۆ کردم بەڵام جەنگە تازەکانمان هەیە. لە پێش کۆتایی یۆرۆی ساڵی 2024 کە فەڕەنسا یەکێک بوو لە بەهێزترین پاڵەوراوەکان بۆ دەستەبەرکردنی یۆرۆی 2024 لە وڵاتی ئەڵمانیا. ئەگەرچی فەڕەنسا گۆڵی پێشکەوتنیشی تۆمار کرد بەڵام دواتری لامین یاماڵ بە گۆڵێکی سەرسوڕ هێنەر ئیسپانیای لە دۆخێکی قورسەوە جێڕایەوە خاڵی سەرەتا و گۆڵی یەکسانبوونەوەی بۆ ئیسپانیا تۆمار کردوانێت لەمە شەوانێ دواتر دانیۆڵمۆ گۆڵی دۆم و پێشکەوتنی بۆ ئیسپانیا تۆمار کرد ئەلەمەوە ئەمە بردنەوەیکی مێژووی بوو بۆ ئیسپانیا کەوکات بەراوردکاری لە نێوان ئیسپانیا و فەڕەنسا نادات پەروەری بوو چونکە پێکاتی فەڕەنسا زۆر لە ئیسپانیا بێستر بووە لامین یاماڵ لەو پاڵەوانێتیە تەمەنی تەنیا 16 ساڵ بوو. پێش کۆتایی نێشن لیگی ساڵی 2025 جارێکی تر فەڕەنسا و ئیسپانیا ڕوبەڕووی یەک بوونەوانێ. جێمی یەکەم ئیسپانیا 4 گۆڵی لە فەڕەنسا تۆمار کرد. فەڕەنسا هێرشێ برد و ئیسپانیا گۆڵی تۆمارە کرد. تەڵام بۆیە لە نەم تاقیکردنەوە بۆ فەڕەنسا زۆر قورسە چونکە ئیسپانیا دەزانێت چۆن تۆپدا بە فەڕەنسا و دەزانێت چۆن گورزی لێ بۆشێنێ. پێشتر ئەمەی دووبارە کردوتەوانێ. بەڵام لە جێمی دۆم یارەکە یاریکی بێزی بەخۆبینی فەڕەنسا گەڕانەوەی کرد گەڕایەوە خاڵی سەرەتا بەڵام ئیسپانیا بە گۆڵی پێنجەم یارەکەی تێگاگەرچی ئیسپانیا فەڕەنسا دوای جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک بەڵام لە کۆتاییدا هەر نەیتوانی یعنی ئەنجامەکە بگێڕێتەوە خاڵی سەرەتا و یارەکە بۆ ئەنجامە بە کۆتات کە پێشتریش ئەم دوو تیپە لە یاری کۆتایی ئۆلۆمپیادی 2024 ڕوبەڕووی یەک بوونەوە کە تێیدا جارێکی تر ئیسپانیا سەرکەوتنی بەسەر فەڕەنسادا تۆمار کرد و توانی بە 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ یارەکەی لێ بەرێتەوانێ. یعنی ئەمە کۆمەڵە تایبەتمەندیە کە بە تایبەتی ئەم ئامارانی ئەم دواییە هەموو ئامارەکان لە سوودی ئیسپانیا ینی ئامارەکان سەرجەمیان لە سوودی ئیسپانیا و هیچی لە بەرژەوەندی فەڕەنسانیە بۆیە دۆخەکە بۆ فەڕەنسا زۆر قورسە بێت. گرافیکی دواتر ئەم گرافیکەمان تایبەتە بە مۆندیالی و تایبەتە بە ڕیکۆردی ئەم دۆڵ بژاردەیە. فەڕەنسا هەشتمین جارەکە دەگاتە قۆناغی چوارگۆشەی زەڕینی مۆندیال. باشە زیزەکانم لە کۆی گشتی ئەم مۆندیالانەدا فەڕەنسا کە ئەمە هەشتمین جارێ ینی حەوجاری ڕابردوو لە ساڵەکانی 1950 1982 و هەروەها لە ساڵی 1986 شکستی هێناوە لەوەی کە بگاتە یاری کۆتایی بەڵکو لە یاری سەرکەوتن گەیشتن بە یاری کۆتایی ڕوبەڕوو بۆتەوە یارەکەی دۆڕاندوو و یاری پلیسی و چوارەمی ئەنجامداوە. بەڵام ساڵەکانی 1990 و ساڵی 2006 و ساڵی 2010 و 2022 گەیشتۆتە یاری کۆتایی واتە دوو مۆندیالی ڕابردوو لەسەر یەک فەڕەنسا چۆتە چوارگۆشەی زەڕین و هەردووکیشی گەیشتۆتە یاری کۆتایی. جارە گەرگاتەمە بێ ڕیکۆردێکی تایبەت بۆی کە 3 مۆندیالی لەسەرێک دەگاتە یاری کۆتایی. ساڵی 98 کە یەکەم گەیشتنی بە یاری کۆتاییەتی نازناوەکەی دەستەبەر کرد. ساڵی 2006 دووەم گەیشتنی بە یاری کۆتایی بوو نازناوەکەی لە دەستدا بۆ ئیتالیا. ساڵی 2010 سێم جار گەیشتەوە یاری کۆتایی نازناوەکەی بردەوە. ساڵی 2022 گەیشتەوە یاری کۆتایی و نازناوەکەی لە دەستدا. پێم ڕیکۆردانە تابان ئەمە قسەیکی بێبنەما ینی قسەی نییە بڵین وەڵای ترە بێ وا بڕوە بەڵام بە پێم ڕیکۆردانی کە فەڕەنسایەتیە بێ فەڕەنسا ئەم ساڵ بگاتەوە یاری کۆتایی و نازناوەکە دەستەبەر بکات چونکە نەوەش یەکەم جار گەورە یعنی لە تاگەکانە کە گەیشتووە یاری کۆتایی نازناوەکەی دەستەبەر کردووە بۆ ناش وەکو ئەوەی 1986 نەگاتە یاری کۆتایی ئەوەشە بێ. ئیسپانیا ئەمە سێم جارە دەگاتە چوارگۆشەی زەڕینی مۆندیالی چونکە ئیسپانیا هەڵبژاردەیەکی فەقیرە لەوەی کە لە هەڵبژاردە گەورە ئیسپانیا سەدەی 21 بە تەواتی گەورە بۆ لە تۆپی پێ. طبعا ئەو جارەشی کە ساڵی 1950 کە دەوتێت ئیسپانیا گەیشتوتە چوارگۆشەی زەڕین بۆم باسکردن پێشتر ئەوەی مەجموعاتەکە بوو کە بە کۆکردنەوەی خاڵ بوو یعنی یاری کۆتایی نەبوو. ئیسپانیا لە مێژوودا یەک جار یاری کۆتایی مۆندیالی ئەنجامداوە بەڵام ئەوەی ساڵی 1950 هەروەکو یاری کۆتایی حسێب دەکرێت بە حکمێکی بە حکمەوەی چوار هەڵبژاردەکە بە قۆناغی دەوری یاریەکانیان ئەنجامداوە. ئینجا ئیسپانیا ئەنجامەکانیشی زۆر خراپە چ بەرامبەر ئۆروگوای دۆڕاو چ بەرامبەر بەرازیلیش دۆڕاو. ساڵی 2010 گەیشتە یاری کۆتایی کە وەکو بینیتان گەشتنیان بە یاری کۆتایی بەرامبەر بە هەڵبژاردەی هۆڵندا بە گۆڵێکی ئەندریا سینیەستا ئیسپانیا توانی سەرکەوتن تۆمارکە و توانی بۆ یەکەم جار لە مێژوویدا نازناوی مۆندیال بێتەوە کەواتە ئیسپانیا لە کۆی گەشتەکانی بە چوارگۆشەی زێڕین ئەتوانین بڵین ئیسپانیا وەکو ستایلی نوێی مۆندیالی یەک جار گەیشتۆتە چوارگۆشەی زەڕین
ئەو جارەش توانیوێتی نازناوەکە بێتەوە بگات یاری کۆتایی نازناوەکە بێتەوە کە ساڵی 2010 چونکەکو بۆم باسکردن ئەوەی ساڵی 1950 بەم جۆرە نییە ئەوەی ساڵی 1950 مەجموعاتە و لە زمنی مەجموعاتەکەیە جێ بۆ تۆ باش ئەمە هەموو ئامارێکی تایبەت بە فەڕەنسا و بە ئیسپانیا طبعاً هەر لەسەر و دووەڵ بژاردەیە مێنمەوانێ شتە سەرنجڕاکێشەکان بەڵام ئێستا بۆم جەنگەی نێوان فەڕەنسا و ئیسپانیا کە جەنگێکی مێژوویە لە ڕوبەڕبوونەوەکان و بە تایبەتی جەنگێکی قۆرەخکاریە بۆ ئیسپانەکان کە لە سێ یاری ڕابردوویاندا توانیوانە سەرکەوتن بەسەر ئیسپانیا بەسەر فەڕەنسا تۆمار بکەن ئیسپانیا بە ئۆلۆمپیاتەکە و بە یاریەکەی نێشن لیگ و بە یاریەکەی ئەوروپا لیگەوە سێ یاری لەسەرێکە لە فەڕەنسا هاتەوە لە کاتێکا فەڕەنسا لە لوتکەی ئاسیاتی لە لوتکەی هێزیاتی لە لوتکەی توانایەتی بۆیە ئەم جەنگە ئەم شەو زۆر گەورەیە ئەی چیمان هەیە بۆم جەنگە ئەم شەو بابەتێکی دیکەمان هەیە کە قسەی لەسەر دەکەین بۆ جەنگی ئەم شەو کە ئەویش بەڕێوەبەری ئەم جەنگەیە زاینشێ ئەیڤان بارتۆنی سالڤادۆری کە تەمەنی 35 ساڵ طبعاً من ئەمە بە یەکێک لە ناوژیانە باشەکانی ئەم مۆندیالەیە زانم چونکە چەند یاریەکەم بینیوە بەڕێوەی بردووە بەڕاستی ناوژیوانێکە بەو پەڕی گەورەیەوە یاریەکان بەڕێوە بەوە کۆڵسەنگاندنی دیوی خۆ ناوژیانی سەلڤادۆری ئێڤان بارتۆنی بۆ بەڕێوەبردنی یاری نێوان فەڕەنسا و ئیسپانیا لە نیوەی کۆتایی دیاریکرا کە ئەم ڕوبەڕبوونەوەی لە یاریگای ئایتی لە ویلایەتی تەکساس لە ئەمریکا ئەنجام دەدرێت ئەم بارتۆنی مامۆستا و پرۆفیسۆری کیمیایە لە زانکۆ پیاوێکی شەهادەدار پیاوێکی مستەقف مامۆستا و پرۆفیسۆری کیمیایە لە زانکۆ لە ساڵی 2010ەوە لەلایەن فیفاوە ناسێنراوە کەیتر ناوژیانێکی نێودەوڵەتیە ساڵی 2010 300 یاری لە مێژووی کاروانی کاری ناوژیانیدا بەڕێوە بردووە لەو کاتەوە ئامارەکانی 1400 کارتی زەردی بەڕووی یاریزاناندا بەرز کردوێتەوە و 86 کارتی سووریشی بەڕووی یاریزاناندا بەرز کردوێتەوەنێ کام ناوژیانە سلڤادۆریە پێشتر لە خولی سعودی 7 یاری بەڕێوە بردووە کلاسیکۆ هیلال و ئیتیحادیەشێک بۆ لەوانە ساڵی 2023 ناوژیان بۆ یەکەم کارتی زەردی بەڕووی مێسیدا بەرز کردوێتەوە لە یاری نێوان ئینتەر میامی و ئۆرلاندۆ سیتی وەلەو یاریەدا یعنی کارتی زەردی بەڕووی مێسیدا بەرز کردووە لەو یاریە ڕەخنەی زۆری لێگیرا بۆی کارتی سووری نەداوە بە مێسیەمە وەکو یەکێک لە ڕووداوەکان تمایکەن بە تیارە یاری ئەرجەنتین بەڕێوە نابا دوای بیکەم بە قسە لە سەرمانی ئەمە یاری فەڕەنسا و ئیسپانیا بەڕێوە بە و جاری با بچینە سەر گرافیکەکانی دواتر هەر لەسەر بارتۆنی یاری فەڕەنسا و ئیسپانیا لەم شەو بەڕێوە دەبات سێ یاری لەم مۆندیالەدا بەڕێوە بردو یاری تورکیا و پاراگوای کە بە بڕوای من زۆر بە سەرکەوتوانە یارەکەی بەڕێوە برد و زۆر یعنی بەڕاستی بەڕقی بەرامبەر بە پاراگوای جوڵای و شایانیان بوو یاری یابان و سویدە و یاریە بوو کە یەک بەیەک بە کۆتا یاری سویسرا و کۆلۆمبیاژە و یاریە بوو کە لە قۆناغی شانزەی مۆندیالی بە لێدانەیەک لاکەرەوەکان سویسرا لە کۆلۆمبیای برداوانێ گرافیکی دواتر هەر لەسەر بارتۆنی گرنگترینە و پاڵاوانتیانەی کە بارتۆن وەک ناوژیان یاری بەڕێوەی بردووە چی کردووە جامی جیانی 7 یاری بەڕێوە بردووە خولیانە پاڵاوانەکانی کۆنکاکاف خۆ دەزانێ ئەم سەر بە وڵاتی کۆنکاکافە ئیندۆراسە 20 یاری بەڕێوە بردووە لە جامی جیانی یانەکانە کە پاڵاوانتێکی فەرمی سەر بە فیفایە 3 یاری بەڕێوە بردووە یارەکانی تۆپی پێ لە ئۆلۆمپیاددا 2 یاری بەڕێوە بردووە لە کوپا ئەمریکاشا یاریشی بەڕێوە بردووە گرافیکی دواتر تاوان کۆمەڵی ئاماری زۆر جوانیە ئەم بابەتە تایبەتە بەچی تایبەتە بە کاردانەوەکانی ئەم ڕاهێنەرە کە قسەی لەسەرکەین ڕۆژنامەی مارکە لەبارەی بارتۆنی وەڵێکی ئەڵێ توندە بە توندی و بڕیارەیەک لاکەرەوەکانی ناسراوە بالفعل من بۆم باسکردن پێشتریش لە بەرنامەکانە ئۆتۆمۆبیلی پاراگوای کاتێک بەرگریکاری پاراگوای یاخود گۆڵپارێزی پاراگوای خۆی دەخست بە بیانوی یاریەکە تاخیرکاویم کاوەی بوو یەک بەیج بوون یاریزانێک کەمتر بوون بەڵام ئەم ڕەتی کردو بەی جۆر یارەکەی بۆ ڕاگیرێ وە تەنانە دیاریشی بەردەوام دەکرد و بە ئیشارەت بە گۆڵچەکەی وت ئەوی هەستەرەوە سەر پێ ئەوی هەستەرەوە سەر پێ بە هیچ جۆرێمە قوبوڵکراو نییە کە تۆ ئاوە خۆتەی بە زەویدا هەروەها ڕیکۆردێکی تریشیە بۆ یەکەم یاریزان یەکەم ناوبژیوان لە مێژوو یاریزانێک بۆی داپۆشینی دەمی لە کاتی قسەکردن لەگەڵ ڕکابەرەکەی دەربکات کە هەرم ناوبژیوانە بوو لە یارەکەی پاراگوای تورکیا کاتێک میگەڵ ئەلمێرۆن دەستی بە دەمیەوەگر لە کاتی قسەکردن بە یاریزانێکی تورکیا لە کاتی حاڵەتێکی فاوڵە
ڤاربانگی کردوانێ هات ڕاستە و خۆکارتی سووری بەڕووی ئەلمیرۆندا بەرز کردو و کردیە دەرەوانێ کەەوەی یەکەم حاڵەت بوو پاش گۆڕانکاریەکانی فیفا لە بەرامبەر دەستگرتن بە دەمەوانێ یاریزان بە کارتی سوور بکرێتە زەر هەڵەشی هەبوو تەوان ئەمە سەر ڕێوەم باشیانەی کێیەتی هەڵەشی هەبوو لەوەی کە لە مانگی شوباتی ڕابردوو بۆی هەڵەکانی لە یاریکی ناوخۆیدا بۆ ماوەی 2 یاری ڕاگیرانی بەسەردا درراوە بۆ ماوەی 2 یاری ڕاگیرانی بەسەردا درراوە ئەمەش کاروانی کارکردنی ئیڤان بارتۆنیە کە یاری ئەم شەو یاری لوتکەی نێوان فەڕەنسا ئیسپانیا بەڕێوە دەبات لەسەر فەڕەنسا و ئیسپانیا دوور ناکەومەوانێ بەڵام ئەم بابەتیانم بۆیەوە زۆر سەرنجڕاکێشە ناوی تەواوی لامین یامال چییە؟ ئایا ناوەکەی یاماڵ وەکو هەموو یاریزانەکانی دیکەی تۆپی پێ یاخود جیاوازی تێدایە وەرن با پێکەوە باسی بکەین چیرۆکی ناوی لامین یاماڵ طبعا تایبەتمەندیەک هەیە لە ناوی لامین یاماڵە یاماڵ وەک یاریزانی دیکەی تۆپی پێ نییە بوترێ کریستیانۆ ڕۆناڵدۆ کریستیانۆ خۆی بێ ڕۆناڵدۆ لە قەبەکەی بێ لیۆنێڵ ئەندریاس مێسی ناوی خۆی بێ و مێسی ناوی بنەماڵەکەی بێ مێسی ناوی بنەماڵەکەی دی طبعا ناوی خۆی نییە یا بۆ نمونە فابیۆ کاناڤارۆ هەموو ئەم ناوانەی کە هەیە لە تۆپی پێ خۆتان نەزانن دەیڤید بێکام ناوی بنەماڵەکەی دەیڤید ناوی بێکامە یعنی ناوەسڵەکەی دەیڤید بێکام کە لای هەموومان بە بێکام ناسەوە خۆی دەیڤیدە بەڵام بێکام ناوی خانەوادەکەی سروشتی ئەم ناوانە هەیە بەڵام بۆ لامین یاماڵ جیاواز ئێستا پاو کۆپارسی پاو ناوی خۆیەتی کۆبارسی ناوی بنەماڵەکەیەتی هەر یاریزانێکی تری ئیسپانیا کە وەریەگری لە لامین یاماڵ بابەتەکەمان جیاوازە چییە؟ لامین یاماڵ یاخود دەڵێن چی لامین جەمال ناوی تەواوی ئەمەیە ئەوە نییە ناوی لامین بێ ئەوە نییە ناوی جەمال بێ وریابن ناوەکە بە تەواتی ئەمەیە ناوی تەواوی ئەم کوڕە لامین جەمالە بەسەر یەکەوە بەبێ دابڕان نەگەوی بڵێ ئەمە لامین ئەمە جەمال یا بۆ نمونە بڵێ من نەڵێم یاماڵ یا من نەڵێم لامین نەخێر لامین جەمال ناوی تەواوی ئەم کوڕێ ئەی چیرۆکەکەی چییە؟ لامین جەمال کە بە لامین یاماڵ ناسراوە لە زمانی ئیسپانیا بەم جۆرەوەی لێکن باوکی ناوی چییە؟ باوکی ناوی مونیر نەسراویە و خەڵکی مەغریبە ئەی دایکی ناویش چییە؟ دایکی ناوی شیلا ئیبانایە و خەڵکی جینیای ناوەڕاستە چینە سەر گرافیکی دواتر طبعا واتای ئەم ناوە ڕێگ و ڕیشەی ناوەکە ناوێکی عەرەبیە لامین کە بە ئەمین ناوەکە وەکو ئەمین وتراوە یعنی جێگەی متمانەیەت کە ڕێکخراوە ناوەکە بەم ناوە بە ئیسپانی ڕێکخراوەوە جەمالیش بە واتای جوانی و ڕێکپۆشی دێت کە ناویان ناوە یاماڵ بەڵام باز زانیاریتان هەبێ ئەم ناوە چیرۆکێکی لە پشتە ئەمە لەبەر ئاینی ناو نەنراوە لامین جەمال یعنی ئەگەر بڵێ بۆ نمونە بە دیوی ئەمینیەکەی و بە دیوی جوانیەکە وەریگری وەکو جەمالە نە لامین یاماڵ بە دیوی ئاینی ناو نەنراوە ئەی بەچی ناو نراوە با بچینە سەر ئەسڵی چیرۆکەکە گرافیکی دواتر پاپچینە سەر ئەسلی چیرۆکەکەمان لەسەر لامین یاماڵ ئەمە چیرۆکەکەی پشتی لامین یاماڵە کە جوان لی تێبکەن کاتێک لەدایک دەبێت خێزانەکەیان لە بارودۆخێکی زۆر درایی خراپی دارایی یاڵن طبعا لامین لە گەڕێکیشی هەژار لە کەتەلۆنیا لەدایک بووە کە کەڕێکەکەی ناوی ڕۆکا فۆندایە کە گەڕێکێکی هەژارە لە ئیسپانیا کاتێک لەدایک دەبێت خێزانەکان لە بارودۆخێکی دارایی زۆر خراپدا ژیان گوزەر دەکەن دوو پیاو هەرەو کاتە دوو پیاو هەبوون بەزەیان بە ماڵەیە هاتۆتۆ هەر لەم شوێنەی کە من بۆتان باسەکەم لە ڕێمی کەتەلۆنیا دوو پیاوەکە ناویان چی بووە؟ چیان ناوی لامین بووە یەکیان ناوی جەمال بووە دوو هاوڕێی یەک بوون لامین و جەمال و هاوکاری و خانوویان بۆ باوکی یاماڵ و دایکی دابین کردووە باوکی یاماڵ و دایکی یاماڵ خانوویان بۆ دابین کردوون کاتێک لامینە لەدایک هەبێ باوکیشی وەک سوپاسگوزاریەک ناوی ئەو دوو پیاوەی کە هاوکاری کردوون و خانووی بۆ کوڕەکان دابین کردووە دەیکاتە ناوی لامین یاماڵ ئەسنامەی ئەو دوو پیاوەی لامین و جەماڵیش تاوکو ێستا بە نادیاری ماونەتەوە ئەنێمە سەردەمێکی کۆنیە 18 ساڵ بەر لە ئێستێ
بەڵام ئەو دوو پیاوە ئێستا وجودیان نازان هەواڵەکان نازان چین لەبارەیانەوە بەڵام ئەم دوو پیاوە ئەو کەسایەتیانن کە پاڵپشتیەوەن یاخود هۆکاریەوە بوون کە ئەم کوڕە ناو بنرێن لامین جەمال پێکەوە ناوەکە بەسەر یەکەوە و نهێنەکە هێشتا هەروەکو خۆی ماوەتەوانێ و هیچ دەستکاریەک نەکراوە لەوەی کە ئێمە بڵین ئەو کەسانە ماون یاخود دەمایان دوورکەوتنەوە. گرافیکی دواتر هەر لەسەر لامین طبعاً وەکو پێم وتن لامین لە گەڕێکی هەژارنشینی کەتەلۆنیا کە گەڕەکەکەی ناوی ڕۆکا فۆندا بووە لەم گەڕەکەیە گەورە بووە کە یەکێکە لە هەرە هەژارنشینترین گەڕەکەکان یاریمی کەتەلۆنیا. دوای گۆڵەکانی هێمای 304 بۆ پەنجەکانی بەرز دەکاتەوە کە زۆر کادەم حرەکەی بینن لە لامیامەڵ بەڵام ڕەنگە نهێنەکەیتان نەزانانی بێ. نهێنیم 304 چیە کە بەرزێکاتەوە چییە؟ ئام پێزمان سێژماری کۆتایی گۆتی گەڕەکەکەیانە لە هەرێمی کەتەلۆنیا واتە یاماڵ وەفادارە بەرامبەر بەو گەڕەکەی تایە گەورە بووە و باس ئەو ئیشارەتەشی کەیکان مەبەستی لە کۆدی ئەو گەڕەکەی بەبیری هەوادارانی هێنێتەوانێ. لامین ئەڵێ چی؟ ئەڵێ دایکم لە 16 ساڵیدا منی بوو یواتە دایکی تەمەنی 16 ساڵ بووە کە لامین لە دایک بووە. باشە؟ باوکم لە ناو شەقامەکاندا شتی کۆ دەکردەوە تا نانمان بۆ پەدیا بکات. ئەمە باسی سەردەمی گەورەبوونی خۆیەکە. ئەڵێ دایکم منداڵ بۆ کە منی بووە و باوکیشم لە شەقامەکانی ڕۆکافۆندایە گەڕاوە بۆی نانمان بۆ کۆکاتەوە برسیمان بکە. ئەمە بەبەستی لە چییە کاتێ پرسیاری لێگەن لەباری تۆپی ئەڵێ ئەو ژیانەی تایە گەورە بووم ئەوە فشار بووە بۆ من نەک ئێستا کاری تۆپی پێەکەم بڵێم فشارە لە من نەخێر تۆپی پێ هیچ فشار نییە بۆ من بەڵکو فشاری ڕاستەقینە ئەو فشارە بۆ کە و تەمەنە بۆ کە من تایە گەورە بووم. گرافیکی دواتر پێما بێ گرافیکەکان لەسەر لامینیاماڵ و چیرۆکەکەی بەم جۆرە بە کۆتا هات باش. ئەمە تەواوی گرافیکی و تەواوی ناساندنی خۆمانە لەوەی کە پیاوە نووسێتی لەوەکو حەمەتە ئێمە کۆمەڵێ ناومان هەیە لە خلای خۆشمان ئێستا بۆ نمونە ئێمە لە لای خۆمان کەسمانەیە ناوی شوانە و کەسیشمان هەیە هەر لە تەسکەرەشان ناوی حەمە شوانە ناوی حەمە شوانە ئەو پیاوەژە لە وەکو حەمەتەقی خۆمان وایە کۆمەڵێ ناومان هەیە ئێمە یعنی ناوەکە خۆی بە ناوی خۆیەوە نووسراوە و ئەم نامە یعنی بکوتر ئێستا ئەمینمان هەیە حەمە ئەمینیشمان هەیە ینی ئیلا ئەم ناوە بەوە تەواون بڵی ئەمین تەواو نییە و حەمەکەشی بە تەنیا بانکەی هەر تەواو نییە بەڵکو ناوی تەواویم کەسە چی حەمە ئەمینە ئەمیش لامینیاماڵ جیاوازە لەوانی تر ناوەکەی بە ئەسڵی ناوی خودی خۆی بەبێ بنەماڵە چونکەم ناوی بنەماڵی لەسەر نییە ناوی لامینیاماڵە و دەبێت ناوەکەی بۆ جەڕڵێەوە چیرۆکەکەشی ئەو چیرۆکە تراژیدیە کە بەسەر ئەم یاریزانەداتەوە کۆی گشتی لامینیاماڵ کە ئەم شەو پەستانێکی گەورە لەسەر لامینیاماڵە لەوەی کە سەرکردایەتی ئیسپانیا بکا بۆ بردنەوە لە فەڕەنسا چونکە بە تایبەتی ئەگەر قسێکی لەسەر بکەین بابەتی لامین بەوەیە کە لەم مۆندیالەدا تاوەکو ئێستا لە کۆی گشتی یاریزانەکان لامینێکێکە لەو یاریزانانەی کە تاوەکو ئێستەوەکو پێویست دەرنەکەوتوە لە کۆی ئەستێرانەی کە چاویان لەسەر بوو ئەگەرچی دووجار باشترین یاریزانی یاریشی ئیراوەتێ بەڵام ئەم دووجارە شایانی ڕەخنە لێگرتن بۆ لەلایەن میدیاکانی جیهانەوانێ و زۆر قسەی لەسەر کراوە بەڵام ئیتر کاتی دەرکەوتنیەوەیە و ئیسپانیاش خۆیان پێداگرن لەوەی کە ئیترە ماو ساتەیە کە لامین ڕۆڵ و کاریگەری خۆی بۆ بژاردەی ئیسپانیا نیشان دەدات و یعنی تم بمانێ و نەمانەوێ پشت دەستوری ئیسپانیا تاوکو ئێستا بەلامین نەبووە تا گەیشتو تەم خۆناغە بەڵام لێرەوانێ پێویستێکی تاویان بەلامین هەیە بۆی بربەستی فەڕەنسا تێپەڕێنرێ. طبعا بابەتوانەکان و بابەتی و یاریزانانی کە پێکەوە ڕۆڵێک دەژێڕن چێمان هەیە عوسمان دێمڵی کیلیانم پاپیمان هەیە ئێمە کە لەگەڵ باسی وەکو باسی ڕۆناڵدۆی دیاردەیەکەین وەکو باسی ڕیڤالدۆەکەین ئەزانین ئەم دوانەیە دوانەیەکی زۆر سەرسوڕێنەر بوون لە مۆندیالی 2002 باشە و دەگمەم بووە دوانەی سەرسوڕێنەرمان هەبێتەوە بۆ جۆرە لە مۆندیالەکە دەرکەوتە بن ینی دوان ئاوا هاوبەش ئاوا گۆڵی زۆر ئاوا سەرکردایەتی تی بکەن بەس لە مۆندیالەیە خەریکە و مێژۆ دووبارە بێتەوە ڕەنگە ئامارەکە زۆر خراپتریش بێت
بە تایبەتی ئەگەر ئەم شەو فەڕەنسا براوە بێ و بگەنە یاری کۆتایی مۆندیالی چیمان هەیە دوانەی ئەمپاپێ و دێمبڵیمان هەیە طبعاً دوانەی هاریکین و بێلنگامیش دوانەیەکی زۆر جیاوازە چونکە ئەو دوانەش بە هەردووشیان 12 گۆڵیان تۆمار کردووە دوانەیەکی زۆر جیاوازن هاریکین و بێلنگام لە ئینگلتەرا ینی تایبەتمەندن پێکەوانێ بۆیە یعنی وەکو پێشبینیەکانی وەکو بابەتەکانیش کە باسەکرێ یعنی ئەگەر دیقەتتان نابێ بۆی ئەو هێزە ناوچەی کە لە نێوان ئەم دوو هەڵبژاردەیە هەیە ینی چانسێکی زیاتر دراوە بە فەڕەنسا بۆی کە بگاتە یاری کۆتایی و چانسێکی زیاتری ئیراوە بە ئینگلتەرا بۆی کە لە یاری بەرامبەر ئەرژەنتینا بگاتە یاری کۆتایی مپاپی و دێمبڵی دووبارەکردنەوەی ژمارەی گۆڵەکانی ڕۆناڵدۆ و ریڤالدۆ چۆن تاوان ئەمە ڕێک ژمارەکان وەکو خۆی یەکسان کردوتەوانێ ڕۆناڵدۆ و ریڤالدۆ لە مۆندیالی 2002 کاتێک سەرکردایەتی بەرازیلیان کرد بۆ دەستەبەرکردنی مۆندیالەکە ڕۆناڵدۆ بە 8 گۆڵ بۆ گۆڵکاری مۆندیالی و ریڤالدۆش 5 گۆڵی تۆمار کرد و بەم دوانە کە 13 گۆڵ بوو کۆی گشتی بۆ بەرازیل توانیان ئەنجام خۆی بەرازیل ڕێژەیە گۆڵی زۆریشی تۆمار کرد لە 2002 ینی بەرازیل یاری یەکەم 2-1 لە کرواتیان بردەوە یاری دوم 5 یان لە کۆستاریکا کرد ئەمە 7 گۆڵ 4یان لە سین کرد ئەمە 11 2یان لە بەلجیکا کرد ئەمە 13 2یان لە ئینگلتەرا کرد ئەمە 15 گۆڵێکیان لە تورکیا کرد ئەمە 16 2 گۆڵیشان لە ئەڵمانیا کرد ئەمە 18 گۆڵ واتە بەرازیل مۆندیالی 2002 18 گۆڵی تۆمار کرد لەم 18 گۆڵە 13 گۆڵیان لەلایەن ریڤالدۆ و ڕۆناڵدۆ تۆمار کرد 4 و 5 9 2 11 2 13 2 15 16 18 تاو 18 گۆڵ ینی ئێستا من ئەنجامەکانم بیر هاتەوانێ یاریەکان هەر هەشت یاریەکەم لەبەر هەر حەوت یاریەکەی مۆندیال 2002 لەبەر چاوە لە کۆی 18 گۆڵی بەرازیل ئەمان 13 گۆڵیان تۆمار کرد مۆندیالی 2026 تاکو ئێستا خۆتان زانن فەڕەنسا تا ئێستا یاری یەکەم 3-1 بردیەوانێ یاری دووەم 3 بردیەوەمە 6 گۆڵ و چواریشی لە نرویج کرد ئەمە 10 گۆڵ 3 گۆڵی لە سوید کرد ئەمە 13 گۆڵ گۆڵێکی لە پاراگوای کرد ئەمە 14 گۆڵ و 2 گۆڵیشیان لە مەغریب کرد ئەمە 16 گۆڵ لە کوی ئەم 16 گۆڵە تاوەکو ئێستا لە نێوان فەڕەنسا و ئیسپانیایە کیلیان ئمباپێ 8 گۆڵی تۆمار کردو و گۆڵکاری مۆندیالەکەیە هاوشانی مێسی و عوسمان دێمبڵیش 5 گۆڵی تۆمار کردووە و ئەسیستیشان بۆ گۆڵی یەکتر هەیە جیاوازی ئمباپێ و دێمبڵی جیاوازیەکان زیاتر لەوەیە کە ئەسیستی ڕاستە و خۆیان بۆ گۆڵی یەکترەیە واتە دوانەیەکی تۆ ئەمە جگەلەوەی هەر لە مۆندیالەدا ئێمە نابێ لە یادمان چێ دوانەی هاریکین و بێلنگامان هەیە کاماریان سەرسوڕەنەنە بەڵام لە ئیسپانیا دوانەمان نییە لە ئیسپانیا زۆرترین یاریزان گۆڵەکە زۆرترین یاریزان گۆڵەکە تێکەڵەیەکی گۆڵکردن هەیە و لە ئیسپانیا میکەل مۆرینۆ و ئۆریازەباڵ ئەو کەسانن کە گۆڵی دوانیان کردو پێشتر ئۆریازەباڵ بوو بەڵام دوای میکەل مۆرینۆ بوو واتە یاریزانە جیاوازەکان جێدەستی خۆیان نەخشن لە ئەرژەنتینیشە بەم دوایە یاریزانی ترمان دەرکەوتۆ گۆڵەکەەوە لە ڤالێرس کەوتە گۆڵکردنەوە لاوتارۆ کەوتە گۆڵکردن پێشتر ڕۆمیرۆ گۆڵی تۆمار کرد کە گۆڵی چیرۆنگۆ بوو ما باقیتر گۆڵەکان ئەوەی هەمان بوو نەمان بوو لە ئەرژەنتینا لیۆنێل مێسی بووە ئەم دوانەیە ئینگلتەرا بێلنگام و هاریکین و ئەم دوانەیە فەڕەنساش دێمبڵی و ئەمپاپێ باز لەوە دەکرێت کەم دوانانە هۆکارێکی سەرەکی بن بۆی کە ئەم دوو هەڵبژاردەیە گەشتن بە یاری کۆتایی مۆندیالی لە قۆناغی چوارگۆشەی زێڕیندا مسۆگەر بکەن ئەمەش بابەتی دێمبڵی گەراوکارانم تەبان کاکە مەڕوانیشمان چۆتە یاریگا بۆی کە پێشبینیەکان بۆ یاری نێوان فەڕەنسا و ئیسپانیا وەربگرێ بەڵام من جارێ دەچمە سەر بابەتی مۆندیالی دەچمە سەر بابەتی مەرکاتۆ کە بەشێکی تری بەرنامەکەمە هاوڕانی عزیزم خەنە سەر گرافیکی تایبەت بە مەرکاتۆ کە خۆتانزان لە مەرکاتۆ ئێستش یانەکانی تر وردە لەگەڵ کۆتاییاتنی مۆندیالیا یانەکان خەریکی خۆ ئامادەکارین بۆ وەرزینوێ و خەریکی گرێبەستکردنن لە ڕاهێنەر و لە یاریزان و لەم و ڕیاڵ مەدریدیش لەگەڵ مۆرینۆ بینیتان دوێنێ یەکەم بە شەڕانانی خۆی ئەنجامدا ئەمڕۆ یانەی ناپۆلی ئیتالی بە شێوەیەکی فەرمی بۆ شوێنگرتنەوەی ئانتۆنیۆ کۆنتی ماسیمیلیانۆ ئالێگری ڕانەری پێشووی یانەی میلان و یۆڤانتۆس و کالیاری وەک ڕاهێنەری نوێ ناپۆلی بە دەستگاکانی ڕاگەاندن ناسان و ئالێگری لە کۆنگرەکە شاشتێکی زۆر ناخۆشی وتبەوەی وتی من لەگەڵ بارودۆخی یانەکەی خۆمە گونجێنم یانەکە پێویستی بۆ بێگرێ بەست ینی ناتوانای دارایی نەبێ گرێ بەستکە
من بۆ یاریزانەوە پێگاتەکە بەڕێکە بە مەژنی گەرانی هاندەرانی ناپۆلی لێکەوتۆ چونکە تیپەکان وەرزی داات و بەشدارە لە چامپیۆنس لیگ. باش مانچستەر سیتی پلانی هەیە ئەو بۆعدی لانەی لیلۆ بگوازێتەوە ڕیزەکانی دەوێت بە زووترین کات ئەم یاریزانە مەستێرە لاوە لەسەر داوای ئێنزۆ مارێسکای ڕانەری نوێی بگوازێتەوە ڕیزەکانی وەیشەکە لەو یانانەی کە زۆرترین بەرەو پێشچوونی کردووە لە گواستنەوەی ئەوب بۆعدی. طبعا داواکاری هەیە بەپێی سەرچاوەکان بەپێ و راپۆرتانی بڵاو کراونەتەوانێ وە دوبار ڕۆشتنی ئێدوارد زیژ لە لیڤەرپوڵ و دەست لە کارکێشانەوەی خواست لەسەر بەدەزێنانی کۆرتیس جۆنسەیە و چەنگرێبەسێک پێشکەشی کۆرتیس جۆنس کراوە یاریزانە لاوەکی لیڤەرپوڵ. بەڵام لیڤەرپوڵ نرخی یاریزانەکەی بە 40 ملیۆن یۆرۆ دیاری کردو و ڕاشی گەیاندۆ کە ئامادە نیە بە کەمتر لە 40 ملیۆن یۆرۆ دەستبەرداری توانەکانی کۆرتیس جۆنس بێ. یان سۆمەر پاش جێشتنی ڕیزەکانی ئینتەر میلان و کۆتاییاتنی ماوەی گرێبەستەکەی بە شێوەیەکی فەرمی پەیوەندی بەیانەی کلۆب بروجەوە کرد. کلۆب بروجی بەلجیکی کار لەم تیپەیە مینۆڵی گۆڵپارێزی سەرەکی بوو بەڵامەوە یان سۆمەر دیارە چێتەوە تیپە و ئتر مینۆڵەیە گۆڵپارێزی سەرەکی نابێ بەڵکو سۆمەر دەبێتە گۆڵپارێزی سەرەکی لایانی کلۆب بروجی بەلجیکی کە خۆتەزانن وەرزی ڕابردوش لە چامپیۆنز لیگ ئاسیایی بەرزی پێشکەش کرد. ئەمەیان ئەچینە سەر و گرێبەستانەی کە پەیوەندی هەیە بە بارودۆخ و بەڕێوەبردننی یانەکان یانەی پاریس سەن ژێرمان نزیکە لەوەی گرێبەستەکەی لەگەڵ کۆمپانیای نایک بە بڕی 100 ملیۆن یۆرۆ بۆ 5 ساڵی دیکە نوێ بکاتەوە. واتە لە کۆی بابەتەکانی مەرکاتۆ ئێمە گواستنەوەی یاریزانمان هەیە و بابەتی تریشمان هەیە و گرێبەستەکەش بە بڕی 100 ملیۆن یۆرۆ بۆ 5 ساڵی دیکە واژوو دەکرێت و نایک وەک هەمیشە سپۆنسەری بابەتەکانی پاریس سەن ژێرمانە بێ. کاکشایانی خۆشەویست دەڵێ کاک محەممەد تا چەند ئەگەری هەیە ئەرجنتین مۆندیالی دووەم ببات. طبعا با من یەک قسەتان بۆ بکەم لەسەر تیپەکانی چوارگۆشەی زێڕین. هەموو تیپانەی هاتوونەتە قۆناغی چوارگۆشەی زێڕین حەقی خۆیانە کە هیوا بۆ بخوازن کە نازناوی مۆندیال بەرن و دەشتوانن مامەڵەیەکی تەندروستکەن لەوەی کە نازناوی مۆندیال بەرن. بەڵام ئێمە یەکوەکو شیکەرەوە ئێمە یەکوەکو ڕۆژنامەنووس ئێمە یەکوەکو قسەکەر لەسەر تۆپی پێ ئەبێ ئێمە بەم دیوە عامە قسە نەکەین بەڵکو تۆ بێ بچیتە وردەکاریەوە بۆ ئاستی هەڵبژاردەکان بۆ توانای یا هەڵبژاردەکە بۆ کوڵتی هەڵبژاردەکان. کاتێک دیتە سەرم پێوەرانە بڕوا بکە یعنی من پێت ئەڵم هەموو هەڵبژاردەکان ئەتوانن ئەسپی خوان لەم ساتە دوادەون دەستەبەرکردنی مۆندیال بۆیان قورس نییە. دوونەوە خولێکیان هەیە بە باشی ماوەڵە بکەن دەستەبەرکردنی مۆندیال بۆیان قورس نییە. بەڵام ئێمە بە دیوی خوێنەوە بۆ تۆپی پێ خوێندنەوە بکەین بربژێرەکان بەم جۆرە دابەشە بن. فەڕەنسا، ئینگلتەرا، ئیسپانیا، ئەرژەنتین. ئەم چوار هەڵبژاردەیە چانسەکانیان بەم جۆرە دابەشە بن کە دەبین ڕاپرسیەکان و چانسەکانیش هەر لەگەڵەمایان ئەمە بابەتێکە لەسەر و چوار هەڵبژاردەی گەشتونێتە چوارگۆشەی زێڕین. بەشی کۆتایی وە گوتم سەبارەت بە یاری نێوان فەڕەنسا و ئیسپانیا دەچمە لای مەڕوان تاڵیب. مەڕوان سڵاوت لێبێ بابزانم لەکوێیت و هەروەها بابزانم وەرزشکاران و بینەرانی خۆشەویستی پەیام چیان هەیە لەسەر ڕوبەڕبوونەوەی ئەم شەوی ئیسپانیا فەڕەنسا کە یەکەم ڕوبەڕبوونەوەی قۆناغی چوارگۆشەی زێڕینە. محەممەد سڵاو لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی پەیامیش من بە دیاریکراوی لە یاریگای یانەی وەرشی بابانم لێرە یاری لیژنەی تیپە میلیەکانی شاری سلێمانی بەڕێواچێت منەچمە لای وەرزشکاران لێرە هەر دوو تیپی ئایندەی ئازادی و شاکێ و ئەمڕۆ یاریان هەیە چمە لای وەرزشکاران تاوەکو بزانین پێشبینی ئەوان چیە سەبارەت بە یاری نێوان فەڕەنسا و ئیسپانیا کە بڕیارە ئەم شەو یاریەکە ئەنجام بدرێت. ئەگەر بێت ئێرە جارە کاک محەممەد کاک درودم لەگەڵ کاک درودی لای خۆمان بابزانین ئەو پێشبینی چیە سەبارەت بە یاری فەڕەنسا و ئینگلتەرا. کاک درود سڵاو لێبێت پێشبینی تۆ چیە سەبارەت بە یاری ئەم شەوی ئیسپانیا و فەڕەنسا؟ سڵاو لە تۆش مەڕوانیان ڕێزمانێ بۆ محەممەد لێرەوە. بە بڕای من یارێکی ئازبەرزە بێ ئەم شەو هەڵبژاردی فەڕەنسا بە حکمیەوەی ئەم مۆندیالە توانوێتێکی ئاستێکی زۆر باس پێشکەشکا بە تایبەتی لە هێڵی پێشەوە لەو باوەڕەدا ئەم شەو هەڵبژاردەی فەڕەنسا سێبێک سەرکەوتن بەدەزێنێ پاڵپشت بە و پێکاتێک کە لە بەردەستی هەڵبژاردی فەڕەنسا هەیە. دەستخۆش زۆر باشە چینە لە یاریزانەکانی ئایندەی ئازادی ئەگەر فەرمو بێنە ئێرە بەڕێزت هاندەری پرتوگال دیاریت تاوان دەریش کراون پێشبینی تۆ چێ بۆ یاری فەڕەنسا و ئیسپانیەوە لە دوای دەرکرانی پرتوگال لەسەر جمهوری کوێیت؟ خۆی لەبەرەوەی ئیسپانیا پرتوگالی دەرکرد
ڕقێکی زۆر منە دڵە شەڵام شێژم پاپی سێ گۆڵەکە ینی پێشبینی تۆ سێبەیچەوە سێ بە یەکی شەڵە زۆر باشە بەڕێز شتەگربێت ئێرە پێشبینی تۆ چێ بۆ یاریەم شەینەوەن ئیسپانیا و فەڕەنساوە پێ دوایە چانسی کامیان زیاترە بۆ برنەوە یاریەکە باوەڕە هەبێ ئەم وەندیالە من خەفەتم خوارد لەکێ لە ئەرجەنتین بۆ هەر شوێنە بێ کێشەم بەس بۆ ئەرجەنتین نەبێ هیوادارم فەڕەنسا سێویست بیباتەوە باشە هەندەری ئەرجەنتینی تۆ نەوەڵا هەندەری ئەرجەنتین بیت پرتوگالیت حەزەکەی فەڕەنسا بیباتەوە و حەزەکەی یارەکەی تر کێ بێتە یاری کۆتایی بەرامبەر فەڕەنسا هەر شوێنێک بێت ئەرجەنتین نەبێت ئەمە ڕای من هەر شوێنێ بێت چکە بەڕاستی داخیان زۆر راوی نەتێ زۆر باشە سواز بۆ تۆ چمە لای بەڕێزێکی تر تۆ پێشبینی چییە بۆ یاری ئەم شەو خاڵی لاوازی فەڕەنسا بۆ یاری ئەم شەو چییە بەڕاستی یاری قورسە هەردوو لە کۆمەڵ ئاستەنگیان هاتوۆتە پێش هەم ئیسپانیا هەم فەڕەنساش بەخوا منیش وەکوان هەندەری پرتوگالم هیوادارم ئەم شەو ئیسپانیا بە ئەنجامێکی خراپ بدوەڕێ من 5-2 بۆ فەڕەنسا دانم و شەڵایم پاوی هاتی گەگات دەستخۆش محەممەد ئەچمە لای یاریزانانی مەڕوان کاکە بزانە هەندەری ئیسپانیاش بدۆزەرەوە کاکە هەمووی هەر فەڕەنسا و پورتوگال بوو بزانە هەنێ هەندەری ئیسپانیا و ئەرجەنتینمان بۆ بدۆزەرەوە تیای نییە نەوەڵاتی یاریزانەکانی درود محەممەد هەمیان جمهوری پرتوگالنەوەی دیارەوەشی شاکی و تابزینەوان باش بەڵێ زۆر باشە لەگەڵ ماوە محەممەد چینە لە یاریزانەکانی تیپی وەرشی شاکی و کە ئەمڕۆ بەرامبەر ئایندەی ئازادی یاریەکەم بەشکمی شەڵا هەندەری ئیسپانیان فەڕەنسایتیا بێ لێرەیە بەڕێز سڵاو لێ بێت پێشبینی تۆ چێ بۆ یاری ئەمشەی ئیسپانیا و فەڕەنسا و بەڕێزت هەندەری کوێیت پێشکی بەخێر بێن من هەندەری بەرازیل بووم ئاوت بوو بەس بۆ یارەکەی ئەم شەو پێشبینیمەوەیە 2-1 بۆ فەڕەنسا زۆر سواس بەڕێز دەگەربێت تێرە بابزای محەممەد تا هەندەری فەڕەنسا و ئیسپانیاتیانەوە بەشکم ئەم پیاوە بەڕێزە هەندەری ئیسپانیان فەڕەنسا بێ سڵاو لێ بەڕێزێک ژموری کوێ و هەندەری کوێ وڵی فەڕەنسا باشە ئەمە محەممەد هەندەری فەڕەنسامان دەستکە و شکر پێشبینی تۆ چیە بۆ یارەکەی ئەم شەوە خاڵی لاوازی فەڕەنسا چی ئەوەی کەسی یارەکان کرد بێ وڵی نازان بەگێت یعنی نەتیجەی چەنە نەتیجەی چەنە بیارەکە 3-2 دەست خۆش بێت ئەچینە لای چەند یاریزانێکی تریش ئەگەر فەرمون بێنێرە قسە بکەیت بەڵێ دیارەوانە قسە ناکەن ئەچینە لایەن بە ڕێزانە سڵاو لێ بێت بەڕێزە هەندەری کی و پێشبینی تۆ چێ بۆ یاریەم شوێنەوانی ئیسپانیا و فەڕەنسا هەندەری ئەرجەنتینم بەس یارەکەیم شەو یارێکی زۆر بەخۆتە پێشبینیەکەم ئیسپانیا بیباتەوە 1-1 2-1 باش وەکو هەندێکی ئەرجەنتین حەزەکەی ئەگەر ئەرجەنتین گەیشتە یاری کۆتایی لەولا فەڕەنسا بێدیان ئیسپانیا بۆیەوە باشترە وڵایی جارێ خۆی ئەرجەنتین ئەرگەکەی زۆر قورسە یان لەگەڵ ئینگلترا منتەخەبێکی بەخۆتەوە ئەرجەنتین تاوەکو ئێستا لەگەڵ هەڵبژاردێکی وای یاری نەکردووە تر ئەگەر بگاتە نیایە حەزەکەم بەر ئیسپانیاگوێ دەست خۆش بێت ئەچینە لای چەند یاریزانێکی دیکەش بەڕێز دەگەبێت ئێرە قسەمان بکەیت لەسەر یاری ئەم شەی نێوان ئیسپانیا و فەڕەنسا هەندەری کوێیت من هەندەری بەرازیل بووم هەر لە قۆناغی 16 دەرکرا ئێستا هەندەری شوێ لەوەکە هەندەر نیم بەس حەزەکەم ئینگلترا جامەکە بەرە ئینشاءالله پێشبینی تۆ چێ بۆ یاری ئەم شەی نێوان ئیسپانیا و فەڕەنسا تەسەوورەکەم فەڕەنسا بیباتەوە چونکە خاڵی لاوازی ئیسپانیا نەبوونی ئیرتیکازیان زۆر زعیفە لەگەڵ وەسەتیان باشە بەس ئیرتیکازیان زعیفە ئەمە بەهابوونی ڕۆدریش ئیرتیکازیان زعیفە ئیسپانیا ڕۆدی تەسەوور ناکەم شۆ یاریکە لەوانەیە ڕاهێنە لە بەد لادای نابێت بەس فەڕەنسا لە ڕووی وەسەتەوە لە ڕووی هێرشبەرەوە لە ڕووی دیفاعەوە هەمووی متەکەملە تەسەوورەکەم فەڕەنسا ئەمڕۆ ئەم شەو باسێکی باشتریش دەرکەوێت چکە چەند یاریە وەستا و یاری نەکردووە تەسەوورەکەم ئەم شەو ئاستێکی نایە پێشکەشکە باشە دەست خۆش بێچینە لای چەند یاریزانێکی دیکە بەڕێز دەگەر بێت ئێرە کا کاروانەگەر بێت ئێرە هەندەری کام هەڵبژاردی پێشبینی چیە بۆ یاریم شوێنەوانی ئیسپانیا و فەڕەنسا هەندەری هەڵبژاردی بەرازیل و مەداخەوە بەرازیل دەکراخوانێکی شانزە بەس وەک پێشبینی ئەم شەو ئیشەڵا فەڕەنسای باتەوانێ 2-1 ئیسپانیا یاوازی زۆرە بۆنێکی بەخەوەتە تاوان کاکاروانی ژەر پێشبینیەوەی کرد کە فەڕەنسا میاریە باتەوانێ سپاس بۆ مەڕوان تالی بۆ سپاس بۆ هاوکاران و سپاس بۆ هاوڕێیانم مۆندیال شۆ لەگەڵ محەممەد ئەمڕۆژ پێشکەشتان کرا شاد و کامنان من خواتان لەگەڵ